بڕیارنامە سەبارەت بە پێویستی یەکگرتووی چەپ لە کوردستان. بەلەبەر چاوگرتنی هەلومەرجی ئێستای کۆمەڵگای ئێران و کوردستان کە بنەڕەتیترین تایبەتمەندیەکەی بریتیە لە پەرەسەندنی ناڕزایەتیە بەربڵاوەکانی کرێکاران و باقی بێبەشان و خەڵکانی زوڵم لێکراو، بەلەبەر چاوگرتنی ڕوونبوونەوەی ڕیزبەندیە سیاسیەکان و هەروەها با سەرنجدان بە نزیکبوونەوەی کۆمەڵگای ئێران لە ئاخێزێکی جەماوەری و شۆڕشگێڕانە، شکڵپێدان بە جەمسەرێکی ڕێکخرا و بەهێزی چەپ و سوسیالیست لە کوردستان لە هەموو کات زیاتر بۆتە پێویستیەکی حاشا هەڵنەگری خەبات. بەلەبەر چاوگرتنی ئەو خاڵانەی سەرەوە و ڕۆڵی مێژووی کۆمەڵە وەک بەستێنی سەرەکی ڕەوتی چەپ و سوسیالیست لە کۆمەڵگای کوردستاندا و بە سەرنجدان بە بەهێزکردنی بزوتنەوەی چەپ وەکو سەرەکیترین ئەولەویەتی ڕەوتی ئێمە لە ئێستادا، کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لە درێژەی هەوڵەکانی تاکو ئێستای ئەم هەنگاوانەی خوارەوەی جارێکی تر دەخاتە دەستوری کاری کومیتەی ناوەندی کۆمەڵەوە. یەکەم، گرتنەبەری ئاراستەی دیالۆگ و ئاڵوگۆڕی بیرروڕا لە نێوان هەڵسوراوانی بزوتنەوەی چەپ لەسەر ئەساسی کردەوەی هاوبەش و بیرروڕای جیاواز. ئەم جۆرە لە ئاراستەیە دەکرێت لە ڕێگای سەمینار، کۆڕ و کۆبوونەوەی گشتی و پەیوەندی بەردەوام بە دوواداچوونی بۆ بکرێت تا لەلایەک بە یەکدەنگی و هاوڕابوون لەسەر کۆسپەکانی بەردەم شکڵپێدان بابەرەیەکی چەپ و کردارێکی یەکگرتوانە و خەباتێکی کاریگەر بگەین و لەلایەکی ترەوە بۆ چارەسەرکردنی ئەم کۆسپانە هەنگاوی کردداری ڕاستەقینە و هاوبەش لە دەستوری کارماندا دابنین. هەر لەم پەیوەندەدا ئێمە هەموو ئەو هێز و هەڵسوراوانەی کە خۆیان بە بەشێک لە ئاراستەی چەپ و سۆسیالیستی لە کوردستان دەزانن بۆ هاوکاری، دیالۆگ و هەنگاوگەلی کردداری بانگەواز دەکەین. دووهەم، دوورکەوتنەوە لەو کردەوانەی کە بە بەستێنی یەکگرتووی لاواز دەکا هۆکاری پەرتەوازەیی نێوان هێزەکان و هەڵسوراوانی چەپ خۆش دەکا و پێکهێنانی ڕێکخراوێکی بەهێز و بەربڵاو لەگەڵ کۆسپی جدی بەرەڕوو دەکات. لەوانە ڕەخنەگرتن لە فەرهەنگێک کە خاڵە هاوبەشەکانی هێزە چەپ و کۆمونیستەکان لەبەر چاو ناگرێ و بەردەوام جیاوازیەکانی بەرجەستە دەکا و ئەوە بە هۆکارێکی پاسا و هەڵگر بۆ پەرتەوازەیی ئەم هێزانە دەزانێت. فەرهەنگێک کە حیزب و ڕێکخراوی سیاسی وەکو ئامرازێک بۆ بەرەو پێشبردنی ئەو شتەی کە پێی دەڵێن خەباتی ئیدیۆلۆژیک چاو لێ دەکات، نەوەک ئامرازێک بۆ دروستکردنی گۆڕانکاری و بەرەو پێشبردنی خەبات و هەڵسوڕانێکی ئاکامداری کۆمەڵایەتی. کۆمەڵە خۆی بە بەرپرسیار و مەسئول دەزانێت کە لە هەردوو مەیدانی تئۆری و پراکتیکدا ڕەخنە لەم فەرهەنگە سیاسی و شێوەکارە بگرێ تاکو هەم ڕێکخراوی حیزبی بەهێز بکا و هەمیش هەوڵ بۆ پێکهێنانی خەباتێکی یەکگرتووی بەربڵاوی کاریگەر بدات. ئەم شێوەکارە لە ئاستی سەرتاسەریشدا دەبێتە هۆی یەکگرتووی و بەهێزبوونی سیاسەتی حیزب لەم پەیوەندەدا. سێهەم، هەوڵدان بۆ پێکهێنانی جەمسەرێکی چەپ لە کوردستان هەمیشە بەشێکی گرنگ بووە لە ئامانجەکانی ڕەوتی ئێمە. بەڵام هەوڵەکانی تاکوی ئێستا بەهۆی ئەو فەرهەنگەی کە لەسەرەوە ئاماژەمان پێدا و هەروەها بەهۆی کێشەکانی ناوخۆی حیزبی کۆمونیستی ئێران بەداخەوە بەرەو پێشچوونێکی بەرچاوی بەخۆیەوە نەدیوە. کۆنگرە بە ڕەخنەگرتن لە کۆسپەکانی بەردەم هەوڵەکانی تاکو ئێستای ئێمە لەم بابەتەوە، هەروەها بەلەبەر چاوگرتنی هەلومەرجی ئاڵۆزی ئێستای کۆمەلگا هەوڵ بۆ گۆڕانکاریەکی جددی و ئەرێنی لەم بابەتەدا دەخاتە دەستوری کاڵی کۆمەڵەوە. چوارەم، ئاوردانەوەیکی ڕەخنەگەرانە لەو سیاسەت و بڕیارانەی ڕابردوو کە بەکردەوە کۆسپ بوون لە بەردەم ڕێکخراوبوونی هەڵسوراوانی چەپ. لەم پەیوەندەدا بە شێوەیەکی دیاریکراو کۆنگرەی هەژدە ئەو سیاسەت و بڕیارە دەداتە بەرڕەخنە کە لە ساڵی 2009 میلادی بووە هۆی وەلانانی کۆمەڵێک لە هەڵسوراوانی کۆمەڵە کە لە ژێر ناوی فراکسیۆنی هەڵسوڕان بە ناوی کۆمەڵەوە بوونی خۆیان ڕاگەیاند و دواتر ڕەوەندی سۆسیالیستی کۆمەڵەیان پێکهێنا. سەرەڕای هەر ڕەخنەیە کە لە شێوەی هەڵسوڕانی ئەو هاوڕێیانە لەو سەردەمەدا بوومانە، بڕیاری دەرکردنیان بە پێچەوانەی سیاسەت و هەوڵەکانی کۆمەڵە بۆ ڕێخستنی هەڵسوراوانی چەپ بووە. ڕەخنە لە شێوازی هەڵسوڕانی ئەو هاوڕێیانە دەکرا لە چوارچێوەی پێوەرە حیزبیەکان و بە تایبەت پێداگری لەسەر قبوڵی فرەیی بیرروڕای سیاسی و کاری هاوبەشی حیزبی چارەسەر بکرێت. لەو ڕۆوە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە وێڕای بە هەڵەزانینی ئەو بڕیارە کە لە فەرهەنگێکی ناکارایی سیاسی بەسەر شێوەکاری ئێمەوە سەرچاوی گرتبوو،
لە چوارچێوەی هەنگاوە بەربڵاوەکانی خۆیدا بۆ وەڵامدانەوە بە پێویستی شکڵپێدان بە بەرەیەکی ڕێکخراوی چەپ بە شێوەی دیاریکراو لەگەڵ ئەو هاوڕێیانەدا دەکەوێتە گفتوگو و دیالۆگەوە. کۆنگرەی هەژدەی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بە فرامباری 1400 هەتاوی بەرابەر لەگەڵ مانگی ژانوێی 2022 زاینی